مەرگی دوو خوشکی تەمەن 32 ساڵان ئەم هاوڵاتیانەی بۆ ماتەمینی لێرە کۆ کردوێتەوە. لە یەک ڕۆژ و لە دوو ڕووداوی جیادا ئارەزوو ئاشنا گیانیان لەدەستدا. ڕووداوی یەکەم بەهۆی ئاوپڕکردنەوە بوو کە ماتۆڕ و کارەباکە شۆرتی تیا بوو، ئەوش گیانی تەڕ بوو، ئەوش شتیاچ و واتە ئەو دوو برازایم هەرپشان بێکەوە لێ ڕۆژەکە کۆچی دواییان کرد. چەند کاتژمێرێکی کەم بەسەر مەرگی ئارەزوودا تێپەڕ نەبوو، ئاشنای خوشکی لە ڕووداوێکی تردا گیانی لەدەستدا. ئەوەی خەمی خانەوادەکەی ئارەزووی خەمناکتر کردووە ئەوەیە کاتێک کە سوکارەکەی ویستویانە بچن بە دوای ئاشنای خوشکی ئارەزوودا کە پیشەی خوێنکار بووە لە پەیمانگای هەڵەبجە، بەڵام لە ڕێگا لەسەر ڕێگای سلێمانی کەرکووک و لە نزیک خەزای چەمچەماڵ لە ڕووداوێکی هاتوچۆدا ئاشناشیان گیانی لەدەستداوە. دوو ئۆتۆمبیل بوو تەبعاً بەهۆی پابەندەبوونی ڕێنمایەکانی هاتوچۆ بە خێرای ڕۆیشتووە بەداخەوە بۆیە هۆی گیان لەدەستدانی یەکێک لە سەرنشینەکانی ئۆتۆمبیلەکان و هەردوو شۆفێرەکەی بریندار بووە و دوو سەرنشینی تریشی تیا بریندار بوو. ئارەزوو لە دایکبووی ساڵی 1985 کچی ماڵەوە بووە کە بەهۆی کارەباوە گیانی لەدەستدا. ئاشنای خوشکیشی لە دایکبووی ساڵی 1990 خوێندکاری خۆناغی دووەمی پەیمانگای هەڵەبجە بوو. هاوشێوەی دەیان کەسی تر یەکێکی تر بوو لە قوربانەکانی ڕووداوەکانی هاتوچۆ. ڕزگار جەبارێ نارتی، چەمچەماڵ.